قسەیەکی جاکیشان هەرا دەنێتەوە. جاکیشان ئەکتەری دیاری هونەرە جەنگیەکان با لێدوانێکی مشتومڕی زۆری دروست کرد. دوای ئەوەی وتی من 12 مانگ لە ئەسکی دایکمدا ماومەتەوە. سەرباری ئەوەی ئەم لێدوانەی جارێکی تریژ وتووە، بەڵام لای خەڵکی کاریگەری زۆر لێکەوتەوە. لە پاشەوەی وتی 12 مانگ لە ئەسکی دایکیدا ماوەتەوە. لە دایکبوونی 3 مانگ دوا کەوتووە. لەبەرەوەی دایک و باوکی هەژار بوون، نەیانتوانیوە پارەی تێچووی لە دایکبوونەکەی بدەن. 3 مانگ زیاتر لە ئەسکی دایکیدا ماوەتەوە. ئەم قسەی جاکیشان دژی زانستە، چونکە پزیشکانی پسپۆڕی بوارەکە دەڵێن درێژترین ماوەی سکپڕی 10 مانگە. لە پاش ئەو ماوەیە کۆرپا ئەگەری مردنی هەیە لە سکی دایکیدا، ئەگەر لە دایک نەبێ. کەواتە ڕەنگە جاکیشان ئەم قسەی بە شێوەیەکی گاڵتە و نوکتە کردبێ، یان مەبەستی ئەو بارودۆخە خراپەی ژیانی بووە. ئەگەر نا ڕەنگە ئاستەم بێ ئەو ماوەیە لە سکی دایکیدا مابێتەوە. ئایا بۆچوونی تۆ چییە لەسەر قسەکەی جاکیشان؟ ڕاست دەکات یاخود بە گاڵتەوە وتوێتی؟